بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بنراني برز خوشويست مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای پروردگار برجێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان برێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالی هەرچی بەهای بەرز و بەڕێزە تێماندا بینی تەدی و بتوانین نوێنەرایەتیەکی جوانی مسلمانان و ئیسلام بکەین و ئەو ئیسلامە بە هەڵسوکەوت و ئەخلاق و ڕەوشتی جوانی خۆمان جوان و ڕازاوە بکەین ئینشاء الله تعالی. خۆشەویستانم، هەر لە دەرسی پێنجەمدا دەمێنینەوە لە خزمەت بەجێگەیاندنی وعد و بەڵێن. کۆمەڵە ئایەتێکمان هێناوە لە حەڵقەی ڕابردوو لەسەر گەورەی جێبەجێکردنی وعد و بەڵێن و ئەمرکردنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالی بۆی کە وعد و بەڵێنەکانی خۆمان جێبەجێکەین و بیان پارێزین و نەیان شتێنین. گوتمان ئەمڕۆ دێنە خزمەت کۆمەڵە فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەربارەی گەورەی وعد و بەڵێن لە نێو مسلماناندا و فەرمودەی زۆر هەن دەربارەی جێبەجێکردنی وعد و بەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشجیعی مسلمانانی کردووە و بۆ خۆشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشەنگ بووە لەو بوارەیدا. لەبەرەوەش وەکو گوتمان لە دەرسەکانی ڕابردووشدا پێم خۆشە هەموو دەرسانەوەی دووبارەکەمەوە ئیسلام هاتووە مسلمانان فێری هەموو ئەخلاق و ڕەوشتی جوان و بەهای بەرز بکاتن، بۆی کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی تەندروست بێ، کۆمەڵگەیەکی پێشکەوتوو بێ، کۆمەڵگەیەک بێ لێوان لێو لە وەفا و لە ڕاستگۆیی و لە ئەمانەت پارێزی و لە دەستپاچی و لە هەموو ئەو خەسڵەتە جوانانە. لەبەرەوەش سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ کە وەصفی هاوڵانی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام، چۆن وەصفیان دەکات؟ دەفەرمێ جیل قورئانی فەرید. مەبەستی چییە لەوەی؟ ینی جیلێک بووە کە بە مانای کەلیمە قورئانیان جێبەجێ کردووە، ینی هەرچی کە قورئان ئەمری کردووە لە خۆیان داهێناوەتە دی، هەرچی کە قورئان نەهی لێ کردو خۆیان لێ پاراستووە. و بەڕاستی ئەگەر ئێمە بشمانەوێ بگەڕێینەوە ئەو سەردەمە زێڕینە و بمانەوێ ئەو دەستکەوتانەی کە دەستیوان کەوتون لە نەسڕەت و لە پشتگیری خوای پەروەردگار تەبارەک و تەعالی، دەبێ بچێنەوە سەر ئەخلاق و ڕەوشتیوان و دەبێ بگەڕێینەوە سەر ئەو ئەخلاقە جوانە ڕەوشتە بەرزانەی کاوان لەسەری بوون و پێیوە پابند بوون. دەبێ ئێمە شوا بکەین بۆی کە هەمان ئەو تەئیدی ئیلاهیمان بۆ هەبێتن و هەمان ئەو پلە بەرزەی کە خوای پەروەردگار وعدی پێداون وعد بێ ئێمەش بدات. دەچینە خزمەت یەکەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە حوسەینی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە. دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی من عامل الناس فلم يظلمهم. دەفەرمێ هەر کەسێک کە معاملەی لەگە خەڵکی کرد، جا معاملە لە خۆشەویستانم لە کڕین و فرۆشتندا، لە سیاسەت و سیاسەتکردندا، لە خزمایەتیدا، لە هەر شتێکی کە دەبێنێت، چکە گوتمان کۆمەڵگەکان تێکەڵاون، پێویستمان بەیەکە، ڕۆژانە پێکەوە ئیشمان بەیەک دەبێتن، محتاج یەک دەبین. دەفەرمێ هەر کەسێک لەگەڵ خەڵکیدا ئیش و کارێکی کرد فەلەم یەظلیمهم، زوڵم و ستەمی لێ نەکردن، وحەدەثەهم فەلەم یوکەذیبهم، و قسەی لەگەڵ کردن درۆی دەگەڵ نەکردن، ڕازگۆ بوو لەگەڵیان، ووعدهم فەلەم یوخلیفهم، و وعد و بەڵێنی پێدان پێچەوانەی وعد و بەڵێنەکانی خۆی نەجوولایەوە، ینی بەڵێنەکانی خۆی جێبەجێکردن، بەڵێنەکانی نەشکان. ئەوە زۆر گرنگە ئاگاتان لێ بێتن. حتا دەجێڕنەوە دەفەرمون
یەکێک لە هاوڵان جا ئایا تابعی بووە یانەوە هەر پێ دەچێت کە تابعی بوو بێت چکە لە سەردەمی تابعی زیاتر بە دوای علومی حەدیث و بە دوای فەرمودەکاندا دەگەڕان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێتن. دەفەرمێ گوتیان بۆ نمونە کابرا لە بیلادی فارس بوو بێ، لە بیلادی شام لە شام پیاوێک فەرمودەیەکی پێغەمبەری لایە عەلەیهی سەڵات وسەلام بەوان نەگەیوە، لەوێن دەرێ ڕاهاتووە بە دوای یەک حەدیسی پێغەمبەردا چووە عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام کە چووە تەماشا دەکا کابرا گوتیان لە چۆتیان لەو بادیەیە، وڵاخەکەی بەرەڵا بووە، ئاوا کۆشی بۆ گردۆتەوە کوڕش لێ کردو بۆی کە وڵاخەکەی بگرێتەوە، ئەوی دەچی لێ نزیک دەبێت و تەماشا دەکاتن کۆشەکەی هیچی تێدا نییە. ئەویش دەڵێ تۆی ئەو دەڵێ ناو حەدیسەی لەکنێت دەڵێ بەڵێ جا دەڵێگە درۆ لەگەڵ ئەو حەیوانەی خۆت دابکەی تەبەن ئەو حەیوانە نازانی کە کوڕشی لێ دەکەی ئەوت بۆ کردوتەوە ئەو بە مەزەندەی ئەوە دێک کە کاو جۆی تێدا بێتن، بەڵام کە کاو جۆی تێدا نیە بێوعد و بەڵێنی و درۆ لەگەڵ ئەو حەیوانەی بکەی قەت ئامادە نیم کە ئەو فەرمودەی پێغەمبەری خوات لێ وەربگرم عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەندە دەقیق بوون برا بەڕێزەکانی خۆم. ئەو جا دەفەرمێ فهو من كملت مروءته وظهرت عدالته ووجبت أخوته وحرمت غيبته. أو خصلتاني تيدابن دەفەرمێ مروءته پیاوەتیەکەی کامل بووە، یعنی پیاوێکی بەمانای کەلیمە دامەزراوە و پیاوێکی عادیل و وەکو بڵێ عەدالەتەکەی لە شوێنی خۆیەتی و پێویستە ئینسان دۆستایەتی و برایەتی ئەو جۆرە کەسانە بکاتن و حەرامیشە غەیبەت و باسی ئەو ئینسانەی بکرێت. خۆ غەیبەت هێمار حەرامە، بەڵام بە دەرە طەریقی ئەولا ئەو جۆرە کەسانە کە لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا ئەو سیفەتانیان تێدا بن کە دەبێت ڕێزیان لێ بگیرێتن، حورمەتیان پارێزراو بێ و باسییان نەکرێتن بە هیچ شێوەیەکی. لە فەرمودەیەکی تری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە مابەینی معاویەی کوڕی ئەبی سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ ڕۆمەکاندا عەهد و پەیمانێک هەبوو. طبعاً مسلمانان برا بەڕێزەکانی خۆم پێم خۆشە بزانن زۆر پابند بوون بەو ئەخلاقیاتە ئیسلامیانە، یعنی هەتا لە یەکێک لە غەزەوەتەکاندا قائیدی مسلمانان جزیەی وەرگرت لە مەسیحیەکان، مەسیحی بوون خەڵکی ئەو شار و گوندەی کە جزیەی لێ وەرگرتن لە مقابلیەوەی کە بیان پارێزیتن. ئەو سبلیتەی بگوژێنەوە کار دەست خۆش بێت کە جزیان لێ وەربگرن بە شەرتێکی بیان پارێزن، سەر و ماڵیان پارێزراو بێتن. ڕۆمەکان هێرشیان هێنایەوە کە ژمارەی ڕۆمەکان بە قائیدی مسلمانانگەی تیلەوانەیە نەتوانین بەرگری لەو گوندەی بکەین، لەو شارەی بکەین کە جزیەمان لێ وەرگرتوون، ئەمری بە بەرپرسی بەیتولمالی کرد کە ئەو پارەی کە وەرگیراوە لەو خاڵکەی لەو مەسیحیانی کە لەو شارەیدا دەژین پارەیان بەسەردا تەوزیع بکرێتەوە. خەڵکەکە وتیانەوە چێوتیان وەڵا کاکە ئێمە لەوانەیە نەتوانین بەرگریتان لێ بکەین، ئەوە بەتەمانە ڕۆمەکان هجووم بکەن کە ئەو ئەخلاقی مسلمانانیان بینی کاکە پارەکەی وەرناگرین و ئێمەش لەگەڵ ئێوە دیفاع دەکەین و ناڵین. ئەو ڕۆمانەکە هاودین بوون کە زوڵم مستەمیوانیان بینیوە بێنەوە ئەو شارەی ئێمە. ئەو زۆر گرنگە و ئەخلاق و ڕەوشتە جوانە. ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ ڕۆمەکان عەهد و پەیمانی هەبوو. عەهد و پەیمانەکەی هێشتا تەواو نەبوو، بە تەمای هجووم بوو، جەیشەکەی حازر کرد بۆ هجووم کا بۆ سەر ڕۆمەکان. لەو لای پیاوێک بە پەلە لەسەر وڵاخەکەی خۆی بەڕاکردن بەرەو جەیشی مسلماناندا غاریدا، فەرمووی الله ئەکبەر الله ئەکبەر وەفاء لا غەدر، خوا گەورەیە وەفا بە عەهد بکەن و غەدر نەکەن. هاتوو تەماشا کێستانە کە بەداخۆ دەڵێمێنی ئەو جۆرە ئەخلاقیاتانە زۆر سپات بووینەوە لە ناو مسلمانانی زۆر سپات بووینەوە ئەخلاقیاتانە. لەبەرەوە تەماشا دەکەن کە دێتن عەمری کوڕی عەبسەیە،
معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە سەحابەیەکی پێغەمبەر بووە عەمر. معاویە نەفەرێک دەنێریتە لای لێ دەپرسێتن، دەڵێ ئەو قسەیەت بۆ کرد. فەرمووی سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من كان بينه وبين قوم عهد فلا يشد عقدة ولا يحلها حتى ينقضي أمدها أو ينبذ إليهم على سواء. أقل لقل كوملك عهد بيمانتان لنيوان دابو عهد بيماني خوتان نشينا وغدر نكن يانوتا حتى مدكي تواو دبي كمدكي تواو بو أو جاريتو هرسي بكي قليت لناكري يان أقر مدكي تواو نبو زانيت أوانا غدر استمدكن يان فيل دكن يان خريشي اختيالاتن يكشتد بو هي عفوا يكشتد بو هي إعلام بكي بيان بلي بلي كاك أو عهدو بيماني كالنيوان إيما و إيوا دابوا أو عهدو بيماني مان هلوشان دوا إيما آزادي لمودو هرسي بكي نيوش آزاد بن هرسي دكن أو ديني إيما آوا سركوتو أو ديني إيما آوا بإيما جيشتوا أو بها برزانيان تدا موجود بون أو جا پیغمبری خوا عليه الصلاة والسلام. طبعا معاوية كجوي لو فرمودي بو رضا ورحمتي خواه لسربي قرايوا زي شكي قراندو هجومي نكرد صروا مكان. عبد الله كوري عباس رضا ورحمتي خواه لسربي لخوي ولبابي دفرمي پیغمبری خواه عليه الصلاة والسلام فرموي لا تماري أخاك ولا تمازحه ولا تعده موعدا فتخلفه. هر ئەو فەرمودەیە ئێمەی موسڵمان لە ناو خۆماندا جێبەجێ بکەین بەڕاستی ئەخلاق و ڕۆژتێکی جوانمان بۆ دروست دەبێتن. لا تماری ئەخاکە گاڵتە و گاڵتە زاری ژیانت با هەموو نەبێتە گاڵتە و گاڵتە زار و سوحبەت کردن و چ کابرای گوتی هەر پێکەنین و فشقیات و طبعا ئیسلام ئەوش تێدایە گاڵتە و سوحبەت و بەڵام دەبێت سوحبەت و گاڵتەکەشمان هەر حەق بێتن. نابێت درۆ و بێوەعدی تێدا بێ، نابێ خلافی تێدا بێ، نابێ لە بۆ شکاندنەوە بێتن، نابێ لە بۆ گاڵتە پێکردن بێتن، نابێ مەسەلەن یەک بکرێتە ئەوە هەموو جارێ هەموو گاڵتەی پێ بکەن و کابرا بەسەرە خۆی دابشتێتەوە. جدیات ئەولەویاتە لەسەرەوەی سەرەوەیە. بەڵام جاری وایە مەسەلەن دەبینی سوحبەتێک دەکەی کە سوحبەتە کە حەقە وەکو ئەو سوحبەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە پیرە پیاوێکیان بە پیرەژنێکە دەڵێ دەفەرمێ پیرە پیاویان پیرەژن ناچنە بەهەشت زۆر بێتاقەت دەبێ بانجی دەکاتەوە ناڵی خەفەت بار بێ دەفەرمێ بە پیری ناچی گەنج دەبیەوە بە گەنجی دەچی ئینشاءالله. بەڵام تەماشا دەکەی کابرا گاڵتە جاری دەکاتەوە دەکاتن وەکو ئەوەی کە ئێستا دەیبینی لەو تۆڕە کۆمەڵایەتیەکان کابرا خۆی کردوتە قەشمەرزاری هەموو دنیا، خۆی دەکاتە سینەما، خۆی هەتا کابرا گوتی کاکە ئەمە خۆمان کردوتە مەیمون بەس بۆی کە لایکمان بۆ زیاد بێت و بۆی خەڵک سەیرمان بکاتن. چ وەڵامی خوا دەدەنەوە کاچی خۆ؟ ئەخر ڕۆژێکدا دێ هەموو لەسەرت حیساب هەمووی تۆمار کراوە. ئەوجا دەفەرمێ وەلا تمازحه سوحبەت و گاڵتە جاڕی ئەگەر حەق نەبێ لەسەری قەرزدار دەبیەوە. چونکە جاری وایە ئەو سوحبەت و گاڵتە جاریە کە لە حەق چۆ دەرێ کابرا تووڕە دەبی کە تووڕە بوو خصومەت و دوژمنایەتی و پێکدا هەڵقژان و ئەوانە دروست دەبێتن. ئەوجا دەفەرمێ وەلا تەعیده مەوعیدا فتخلیفە. وعد و بەڵێنێکی پێمە دەکە ئەو وعد و بەڵێنت پێ جێبەجێ نەکرێتن، جێبەجێی ناکەی. ئاجاری وا دەڵێ کاکەوە لە فڵانکە شوێنێ بەوە ڕاوەستەوە هاتم. ڕاوەستەوە هاتمە تۆ دەزانی هەر ئێستا دەگاتە لای تۆ. 2 ساعات 3 ساعتان ڕادەوەستی خوا عافوت کاتن. پێت گوت بامە هەندەم پێ دەچێتن. لەبەرۆ ڕەجاءن ئینسان ئەو وعد و بەڵێنانەی کە پێی جێبەجێ ناکرێن با نەیانداتن. لفرموديش تري پیغمبر دا عليه الصلاة والسلام عبد الله كوري عمري كوري عاص رضا ورحمة إخوان لسربي دا فرمي پیغمبر إخوان عليه الصلاة والسلام فرمي 4 من كن فيه كان منافقا خالصا. هر كسيك أو تار صفتي تيدا موجود من منافق يشي تواوا يعني همو صفتي منافقاني تيدا هاتو تدي شو زاري بالفعل هر منافقة وزاري واشي هر توار صفتي نفاقي تيدا موجودة. نفاقي عملي نك نفاقي اعتقادي شو فرق يعني هي يا كم يعني فرمي ومن كانت فيه خصلة منهن كانت فيه خصلة من النفاق حتى يدعها أو كصفتي اجتدابي خصلتي اجتدابي
ئەو خەسڵەتە نیفاقی تێدا هەتا وازی لێدینیتن. ئیدە ئوتومینە خانە، ئەگەر ئەمانەت پارێزی پیاوێکی ئەمین بوو، دەستێکی ئەمین بوو، خیانەت لە ئەمانەتەکەی دەکات. جاری وایە ماڵێکە لەکن کەسێکت داناوە بە ئەمینی دەزانی، حاشای لێ دەکات، چی لێ دەکەی؟ ئەو جاوە ئیدا حەدەثە کەذەبە، کە قسە بکات درۆ دەکات. ئێستا هەندێک کەس مەشهورە لە ناو بازاڕی کە قسە دەکات لە کاکەوە درۆ دەکات. لە کوردەواری خۆمان شتێکی جوان هەبوو، ئەگە کەسێکی درۆ کردبا دەیان گۆ دەهار بڕۆ تەماشەکەن داخۆ بە فر ناباریتن لە دەرێ. ئەوجا وەئیدا عاهەدە غەدەڕە، یعنێگە وعد و بەڵێنێک غەدر دەکات لە وعد و بەڵێنەی. وەئیدا خاسەمە فەجەڕە، ئەوە زۆر زۆرە لە ناوماندا بەداخەوە دەڵێ. ئەگەر کێشەیەکی بۆ دروست بوو زێدەڕۆیی دەکات. فەجەڕە یانی چی؟ زێدەڕۆییکردن لە حەدی خۆی. ئێکاکە من لەگەڵەت و کێشەیەکم هەیە، بەڵام وەڵڵاهی ئەوەی کە من بەرامبەر بە تۆی دەکەم شەرعی نییە، حەرامە، زێدەڕۆیم تێدا کردووە. باشە من مەسەلەن لەسەر قەزیەکی گچکە لەگەڵە تۆ خلافم پەیدا بووە، باشە دی ئەو هەموو فەضائیل و چاکانەی دیکەی کە هەتن، یعنی هەمان دەبێت لەبیر بکەمە من. لەبەرەوە خۆشەویستانم، ئینسانی ئیماندار کاتێک کە کێشە و مشکیلەشی دەبێت بە قەدەرە خۆی خصومەتەکەی ئەگەر لێبوردە نەبێ، ئەگەر عەفوی نەکا بە قەدەرە خۆی تەماشەکە گەورەتری نەکاتن. تەماشە دەکە تا دوێنێ کێشە و مشکلی نەبوو لەگەڵ فڵان کەسی، بەس لەبەرەوە شتێکی بەدڵێنی دەڵێ قەت بەکەلێک هیچ نایە و ئینسانە پیاوێکی خەراپ، پیاوێکی پێدا دێتە خوارێ. ئەو زۆر خراپە. لە فەرمودەیەکی دیکەدا خوا پەنامانداتن هەموو لایەکمان بپارێزی. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ دەفەرمێ لە ڕۆژی قیامەت پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئیذا جەمەع الله الأولین والآخرین یوم القیامە، کە خوای پەروەردگار هەموو خەڵکی کۆ دەکاتەوە، ئەوەی لە یەکەم لە مەخلوق ئادەم هەتا دوایین مەخلوق بە ئینس و جنەوە، يرفع لكل غادر لواء، هەموو ئەوانەی کە غەدریان کردووە عەلەمێکیان بەرز دەکەنەوە. کوێستانەکە دەبینێ و عەلەمە ئیفلانکە حیزبێ و عەلەمەی فلانکە حیزبێ و عەلەمەی لە ناو موسڵمانان هەر موسڵمانێکی غەدری کردبێ عەلەمێکی گەورەی لەسەر سەری بەرز کراوەتەوە. ئەو عەلەمەش غەدری لە چێ کردووە، زوڵمی لە چێ کردووە، خەڵکەکە دەورەی لێدەدا. فقيل هذه غدرة فلان بن فلان، ئەو زوڵم مستەمەی لە فلانی کوڕی فلانت کردو، ئەو زوڵم مستەمەیە، هەموو خەڵک دەیبینێتن. گوێ بدەنە و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر عەجایبە. دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە. دیارە کاتەکەمان پێناچێت بەشی تەواوکردنی و فەرمودەی بکە، بەڵام لە خزمەتی هەڵوەستەیەک دەکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام معاملەی لەگەڵ کابرایەک کرد ئەعرابی بوو، یعنی وەکو بڵێ دەشتەچی بوو لە شاری مەدینەی دانەدەنیشت. جا ئەعرابی زۆر عەجایب بوون، ئەویان نەزانی و مڕاعات و قسەی زۆر سەیر و سەمەرەیان کردوون لە خزمەت پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مشترێکی لێ کڕی بە وەقە خورمایەکی. وەقە خورمایەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تی وەقە خورمایەکی عەجوەت دەدەمێ. ئیتیفاقیان کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چووە ماڵەوە، وەقە خورمایەکەی بینی خورمایەکەیان نەمابوو. هاتەوە لای کابرای پێغەمبەر پێی فەرموو ئەی بەندەی خوا، ئەمنوت و معاملەیەکمان لە مابەین بوو کە من ئەو وشترە لە تۆ بکڕم وەقە خورمایەکت بدەمێ کە عەجوەیە، بەڵام چوومەوە ماڵەوە وەقە خورمایەکەم نەبینیەوە. ئەعرابیەکە بە پێغەمبەری فەرموو عەلەیهی سەڵات وسەلام وا غەددارا، یعنی هەموو سەحابەش لەوێن دەرێنە کە ئەو قسەی بە پێغەمبەر فەرموو عەلەیهی سەڵات وسەلام خەڵکەکە ویستیان پەلاماری دەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گوتی لێی گەڕێن وەقالوا قاتلك الله، هەی خوا بتکوژێ، ئەیەغدر رسول الله صلى الله عليه وسلم، پێغەمبەری خوا غەدر دەکاتن؟ قالت فقال رسولها قالت العائشة، عائشة فرمووی پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام دعوه
فإن لصاحب الحق مقالة. لێی گەڕێن ئەوەی کە خاوەنی حەقی پێیەکە هەندێک قسان بکاتن کە بەرامبەر بە پێغەمبەری خوا ئەو بێئەدەبیەی کردووە عليه الصلاة والسلام. ثم عاد له رسول الله صلى الله عليه فقال يا عبد الله. دیسان هەمان شتی دووبارە کردەوە، فەرمووی ئەمن و تۆ معاملەیەکمان لەما بەین بوو، ئەو معاملەی من و تۆ چوومە ماڵەوە خورمای عەجوە نەبوو. دیسان کابرای عەرابی وا غەددارا، دیسان بە پێغەمبەری فەرمووە عليه الصلاة والسلام. ئەو جاری سێم خۆشەویستانی خۆم، خەڵکەکە ویستیان پەلاماریدن، دیسان پێغەمبەری خوا عليه فەرمووی دعوه فإن لصاحب الحق مقالة. لێی گەڕێن کابرا خاوەن حەقە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەکێک لە هاوڵانی ناردە ماڵی سەحابەیەک، فەرمووی بڕۆن بزانن ئەگە خورمای عەجوەیان ماوە بە وەقەیەک خورمای عەجوەم بۆ بێنن. بۆیان هێنا دایەنە کابرای، کە دایەنە کابرای، کابرا کە تەماشەی کرد ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چۆن بووە کە خەڵکەکە ویستیان پەلاماریدەن، نەیهێشتۆ پەلاماریدەن، فەرمووی خاوەن حەقە کابرا. ئەو جاکە ئەوە بوو کابرا هاتووە لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە پێغەمبەر لە ناو هاوڵانی دانی بوو. کابرای عەرابی چی فەرموو؟ فەرمووی جەزاکە الله خەیڕە، ڕەبی خوا پاداشتت داتەوە، فەقەد ئەوفەیتە و ئەطیەبتە، بەڕاستی حەقەکەت پێدام و ئەطیەبتە، واتە ئەمنت ڕازی کردم، واتە ئەمنت ڕازی کردم. ئەو جا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئولائیکە خیار و عیباد الله، ئەوەی کە تۆ ئەو خەسرەتانیان باز دەکەی کە حەقی خەڵکی بدەن، کە خەڵکی ڕازیکەن. أولئك خيار عباد الله عند الله يوم القيامة الموفون المطيبون. أوانيك حقي خويان زيبا زيدكن، أرشي خويان زيبا زيدكن وخلشش رازي دكن. خوش بيستانم أو كوملا فرموديك بون لسر أو خصلة جوانش خوازيارم أو خصلتان لخو من دا زيندو كينوا تا خصلتي چي ديكو درسي چي نوية بخزمتان دقم وبخواي قورتان دسبيرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.